سڵاو بە درێژایی مێژوو ژنان قوربانی شەڕەکان بوون. ئەوان ماڵوێران و دەربەدەر بوون، وێڕای ئەوەش هەر ئەوان دەست درێژی سێکسیان کراوەتە سەر لە هەموو کاتێکدا. کورد چ لە ئەنفال، چ لە شنگال، چ لە مێژوودا ئەم دەردەی زۆر بینیوە. ئەم سیاسەتە، ئەم مەنهەجەش بۆ ئەوەیە لە زۆربەی جارەکانە کە سایکۆلۆژیەتی پیاوان بەهۆی ژنانەوە تێکپشکێنن، چونکە وەک لە شرقدا دیارە ژنان شکۆی پیاوانن. لەم بەرنامەیەدا دەمانەوێت تشک بخێنە سەر ئەم بابەتە لەگەڵ کەسێک لە پسپۆڕانی بواری جینۆساید و مامۆسای زانکۆ، مامۆستا ڕۆشنە جەمال ئەمین، کە هەر خۆی خوێندکاری دکتۆرایە لە ئەڵمانیا لەم بارەوە. بینەرمان بن. مامۆستا ڕۆشنا بەخێر بیت. سپاس دەکەم. بەڕێزت کەلیمەیەک بەکارهێنیت بۆ ئەم قسەی کە من کردم، تێرمێک یا زاراوەیەکی نوێ، فێمیساید. من طبعا نەبێ ئاسانی کەمەوە بۆی بینەری ئاسایش تێ بکە. مەبەستت لە فێمیساید چییە؟ فێمیساید یاخود فێمینیسایدیش ناسراوە، ئەتوانین بە کوردی با بڵین تێرمێکی بۆ دیاری بکەین، ئەویش ژنکوژی یاخود مێکوژیە. کۆکوژی مێنە کوشتنیانی هەر کوشتنێک یا بە کۆکوژی ینی بە شەر نییە ئەگەر کوشتنی تاکیش بێ، بەڵام لەبەر ئەوەی بەهۆی ڕەگەزەکەیەوە ژنێک تووشی فێمیساید بێ کە فێمیسایدیش چەنەها با بڵین قۆناغی هەیە، توندوتێژی دەرونیە، توندوتێژی سێکچوالیە، دەستلێدانە، تەحەڕوشە، با بڵین تەنانەت بە وشە کە پیشاندانی فیلمی نەشیاو بە زۆرم لێ بە زۆرم لێ با بڵین بکرێ بە وەکو کۆیلەی سێکچوالی کە کۆیلایەتی پێوە بکرێ، لەش فرۆشی پێوە بکرێ، ئەمانە هەمووی ئەچێتە چوارچێوەی فێمیسایدەوە، چکە لە کۆتاییە زۆربەی حاڵەتەکان ئەگەنە کوشتن یا بەهۆی ئاسەواری دەستدرێژیەکانەوە ئەو ژنان و کچانە خۆیان دەکوژن، یاخود خۆیان هەر تووشی نەخۆشی ئەکرێن، نەخۆشی درێژخایەن، نەخۆشیەکانی کۆئەندامی زاوزێ لە دوای شێواندنی کۆئەندامی زاوزێیان، و هەروە زۆریان چۆنەڵی لەباربردننی زۆرەملیان پێ ئەکەن، یاخود دووگیانی زۆرەملێ. ئەو ژنانەوە کوتم ئەمە چۆنەڵی توانین ناوی بنین کوشتنێکی خاو بۆ قوربانیەکان، بە تایبەتی لە جەنگەکانە، لە جینۆسایدەکانە. ئەم تاوانانە بەرچاون و ڕوو دەدەن بە دەر لە ناسنامە، لە ئاین، لە حتا ناسنامی کولتوری و ئاینی و ئێتنیکی و نەتەوەیی. ئەم تاوانە ئەنجام دەدرێت. و لێرەدا ئەتوانم بڵێم ئەگەر ڕێگەم پێبێت جەنابە هۆکارەکان باسکەم، ئێمە سیاسەتی جینۆسایدی فیزیک و کولتوری لە کوردم بۆری یەک دقە من ئەمەی کە لە بەڕێزت تێگەشتم ئێستا لای من بوو بە دوو بەش. یەک ئەوەی پێوترە بازرگانیکردن بە مرۆڤ ئێستا لە زۆربەی وڵاتان لە ئەمریکای لاتین، لە چین، ئەوانە ئەفرەت بە کەنیزەک یاخود بە شێوەیەک لە شێوەکان ئەبرێنە ئەوروپا و ئەمریکا بۆ ئەوەی بکرێنە کۆیلەی سێکسی، بووکی سێکسی، نازانم چۆن ناوی بنێم. بەشێکیش ئەوەی کە لە شەڕەکانە. ئەم دوو پۆلێنە ڕاستە، بەس بەڕێزت زۆرتر لەبارەی شەڕەوە ئەدوێت. بەڵێ فێمیساید وەکو باسمان کرد لە کاتی جەنگ و لە کاتی ئاشتیشدا جێبەجێ ئەکرێت لە دژی ژنان و کچان. بەڵام ئێمە فۆکوسی من زیاتر خۆم بەش بە حاڵی خۆم و لە توێژینەوەکانمە حتا ئەو بابەتەی پرزنتێشنەی کە دوجار لە کۆنفرەنسی سێمینی و دەوڵەتی جینۆساید بنیادی ئاشتی زانکۆ سلێمانی پێشکەشم کرد، زیاتر باس لە بەکارهێنانی توندوتیژی سێکچوەڵی کە بەشێکە لە فێمیساید لە دژی ژنان و کچانۆک و چەکێکی کاریگەری جەنگ. وەکو وتمان لە کاتی ئاشتیژە، بەڵام ئێمە زیاتر فۆکسە خینە سەرەوە. من حەزم کرد باسی شتێ بکەم دکتۆر،
ویستم بڵێم سیاسەتی جینۆسایدی فیزیکی و کولتوری لە کوردستانە دەبێت بەجیا لە ڕوانگەی ژنانەوە توێژنەوەی لەسەر بکرێ و باس بکرێ. بۆچی لەبەرەوەی ئەو جینۆسایدانە لە دژی گەلی کورد توانین بڵین کە لەم ناوچەیە ئەنجام دراون لە 100 ساڵی ڕابردوودا زیاتر ینی ئەوە دەردەخن کە بە پلەی یەکەم جینۆسایدەکان جینۆسایدی کولتوری و فیزیکی بوون لە دژی ژنان ژنی کورد لەسەر جەستەی ژنی کورد ئەنجام دراون. بۆیە من حەزەکەم و تەمەنا ئەکەم زیاتر ژنانیش بێنە پێشەوە چکە لە ڕوانگەی ژنانەوە هەموو شتێک تۆزە جیاوازترە وەک لەوەی کە بە گشتی توێژینەوەی لەسەرەکرێ. من خۆم بەش بە حاڵی خۆم نزیکی 3-4 ساڵە هاتووم تێرمی فێمیسایدم هێناوەتە ناو باس و خواسی جینۆسایدەوە لێرە. بیدایەت سەرەتا هەندێک با بڵێن چۆنەڵی بەرەنگاری هەبوو کە ئەیان و نە ئێمە توێژەران بەگشتی ئەیان و ژن و پیا وەکو یەک جینۆساید کراون هەمووی هەر قوربانین بەڵێ هەمووی قوربانین بەڵام ژنان و کچان ئەهێڵرێنەوە بۆچی پیاوەکان سەرەتا کۆمەڵکوژەکرێن یاخود دوای زیندە بە چاڵەکرێن یان بەشیکیان لاوانێ بهێڵڕێنەوە ئەیدام بکرێن لە سێدارە بدرێن بەڵام ژنان و کچان تا دوا ساتی ژیانیان لە دوای ڕزگاربوونیشیان هەر ئاسەواری ئەم فێمیسایدا کە بەشێکە توان بڵێم لە ناو جینۆسایدا ڕوئەدا ئەم تاوانە ئاساوارەکانی پیانەوە ئەمێنێتەوە تەنانەت کاریگەری لەسەر لایەن دەرونیان لایانی تەنانەت مناڵەکانیان نەوەکانیان نەبێت چکە تراومە خۆتان نەزانن نەگوازرێتەوە. من بورە بە دوای هێنەوە سەر کوردستان ئەبێم لە مێژووی مرۆڤایەتی بەگشتی ئەمە شتێک بۆ هەر هەبوویانی پێتوانێ ئەمە بڵین منهەجێکە بۆ تێکشکاندنی سایکۆلۆژیای با بڵین شەڕکەرەکان جنگاوەرەکان بۆی نەتوانن شەڕکەن کە شەرەفیان شکایتەوە ئازان شتێک نەماوە دیفاعی لێ بکەن پێتوانێ ئەمە دەوری هەبوو بێت دایم. بێگومان بە درژایی مێژوو تونند و تیژی سێکچواڵی وەکو چەکێک بەکارهێنراوە. ئەمە پرسیارێک لێرە دروست بووە ساڵانێکە کە توێژەران لە دەرەوەی وڵاتیش لە ئەوروپا لە ئەمریکا ئیشی لەسەرەکەن ئەو پرسیاری کە ئایا تۆند و تێژی سێکچواڵی نەتیجەیەکی حتمی جەنگەکانە یا چۆنەڵی کارێکی لاوەکیە کە هەر ئەبێ ڕووبە یعنی ڕوودانی حتمیە و ناتوانرێ ڕێگری لێ بکرێ یاخود بەڕاستی بە سیستماتیک وەکو چەکێک بەکارێت لەسەر جەستەی ژنان بەرپا ئەکرێت ئەم جەنگە بەڵام زیاتر لە دژی کێ بەکارێت لە دژی پیاوەکان هەر سەیری جینۆسایدەکانی میلەت کە لە دژی میلەتی کورد کراوە ئەوەی کە ئێمە دیراسی لەسەرەکەین و کە ئەگەڕێینەوە بۆ مێژوو من لە 1970 دەستم پێ کرد لە جینۆسایدی دەرسیما پیاوەکان دەست بەجێ کوژران هەڵواسران ڕەمیکران یاخود هەر بە دەستی بە قەمە کوژران بەڵام ژنەکان هەندێکی خۆیان هەڵایە ناو کانەبەردینەکانەوە یەکسەر ژنەکان بۆی دەزگیر نەکرێن چیان کرد جێیشی تورکی سوپای تورکی کچەکانیان هێنا بە تایبەت کچی مناڵیانێنە ژنەکانیان زۆربیان تەزریژیان لێکن و دەست بەجێ کوشتیانن بەڵام کچی مناڵ و کچی گەنجیان هێنا ئەوانیشیان دیسان پۆلێن کرد چیان لێکردن جینۆسایدی کولتوریان لەسەر ئەنجامدان کردیانن بە کچی جوان و ڕوخسار ناشرین بە حەسەب یعنی هینی ئەوان ڕوانگەی لە ڕۆنگەی ئەوانەوە هێنایان سەریان قژیان بڕین ئەو پرچانەی کە پرچی کە کچی کورد پێی هەر چۆنەڵی بە ناوبانگ بوو لای خۆشمان لادێکانە زیاتر کچان پرچیانە بوو بڕیان جلی کوردیان لابردن تەنووری کورتیان لەبەرکردن هێنایان خسیان ناو عەرەبانەوە هەر زابتێک یاخۆن باوەڕ جوندیەکی سەربازێکی تورکی ئەبوو کچێک دوان بەرێتەوە لەگەڵ خۆی ئەنجا پرۆسەی جینۆسایدی کولتوری لەو کاتەوە دەستی پێکرد کە هەموو ناسنامەیەکی کوردیان لێسەنەوە بۆچی لە ژنی ئەسەنەوە بۆچی ئەم کارە جینۆسایدی کولتوری بەتابەتی لەسەر ژنەکرێ لەسەر کچەکرێ ئەو کچانن گەورە ئەبنە دایک ئەم زمان و کولتورە زیاتر بە شێوەیەکی فراوان ژن یاخود کچ کە گەورە ئەبێ ئەیگوازێتەوە مناڵ فێری زمانی دایک ئەبێ کولتوری دایک ئەبێ لەبەرەوە دوژمن ئەزانەی لە کۆوە جینۆساید ئەکا پێتوانێت زۆری هەر ئەمە جوندیە و لە ماڵ و مناڵ دوورە و لای خۆشمان قسەیەکە بۆ ئەوەوە جلی ئاسکەری لەبەر کە دوورەکەوێتەوە کۆمەڵێ
بەهای مەدەنی یەکەم دیاردە کە لە سەدەی بیستەما باسەکرێت جەنگی دووەمی جیهانی ئەڵمانیا کە خۆشت لەوێیت لە دوای جەنگی دووەمی جیهانی تووشی گەورەترین دەستدرێژی بە کۆمەڵەکرێتەوە بەڕێزت فەرمووت ملیۆنێک و 900,000 بەڵێ ئەو منهەجی دڕندەی ئەو سوپاسوورەی سۆڤێتە کە هاتووەیان بێگومان نمونەمان زۆرە لە فێمیسایدی ژنان ئەتوان بڵێ وەکو جەنابە باسی کرد بەرفراوانترین دەستدرێژی سێکچوالی لە دژی ژنانی ئەڵمانیا کرا لە دوای شکستی ئەڵمانی لە 1945 جەنگی جیهانی دووەم ئەڵمانیا بەرەی دۆڕاو بوو بەرەی دۆڕاو لێرەیە تەسلیمە بێ بە هیچ شێوە ناتوانانی بەرگری لە خۆیان بکەن ئەو ژن و کچانە زۆربیان یا هاوسەرەکانیان و باوکیان کوژرابوون لە جەنگا یاخود دیل بوون ئەم ژنانە بکەوتنە بەر دەستدرێژێکی بە سیستماتیک ئەمە ڕاستەکەی سەرباز کە لە ماڵ دوورەکەوێتەوە بەڵام سەرباز مرۆڤە لە ئەخیرا باوکێکە لە ماڵەوە هەر ئەو باوکەیە کە دەستی ڕەحم بەسەری کچەکەیە ئەنێ کە بەرگری لە ژنان و لە کچانی خۆی ئەکا لە دایکێکە لە خێزانە بەڵام بۆ کە ئەچێتە ناو بەرەی جەنگەوە شەڕانگێزی تیا زیندووە بێتەوە ئەمە جەنگەکانە ئەمە بە فەرمانی ڕاستە خۆ ناڕاستە و خۆی گەورەکانیانە فەرماندەکانیانە ئەمە هەڕەمەکی نییە چونکە سەرباز پێویستی بەوە نییە ئللا بە حتمی ئەبێ دەستدرێژی بکاتە سەر با بڵین ژنان و کچانی ڕێگەی چۆن بۆ ئاسانە کرێ یەکەم طبعاً چەنەها ئێمە تەسریحی زۆر بەناوبانگمان هەیە خۆ جەنابەت لە دیالۆگی پێش بەرنامەکە باسی فرعونت کرد کاتێک کە باز لەوە کە پیاوەکانیان پوژم ژنەکانیان بهێڵنەوە چەنەها ئەوەمان هەیە لە بەدرێژایی مێژوو کە ئەم فەرمانانە کراوە ئەمە پەیامی چۆڵنی پشتەوەی هەبووە کە بە سەرباز زەوترێ بڕۆ ئەو ئەرزە و ئەوەی لەسەرەتی حەڵاڵی خۆتە کەواتە تێگەیشتنی ئەمە چییە ئەمە بە سیستماتیکە کرێ وەکو وتمان وەکو هێزی داگیرکەر خۆنواندنە خۆنیشاندانە چۆنڵی دمۆنستریشنی خۆیەکاڵێ من براوەم ئەوەی کە هەیە لەسەرم ئەرزەهی منە چیشی لێ بکەم لێرە هەموو مۆرال و هەموو پرنسیپەکانی کە پێشتر ئیدعایان کردووە لایەنی کە براون ئێستا هەمووی ژێرپی ئەخرێ بەداخەوە بە یاسا ئەکرێ ئەم شتە بە یاسا ناتوانێت نەنووسراوە یاخود ئێمە چەنەها حتا لە ئەنفالا ببوورە ئەگەر بۆ وەڵامی پرسیاری جەنابێت چەنەها دوکومنتمانەیە کە باز لەوە کە با بڵین چۆن بەڵام پەیامێکی پشتەوەی بەنان ڕاستەوخۆ ئەمە کراوە بە قانون نییە ئەمە بەڵام وەکو فەرمانێکی سەربازی دەرەکرێ تەنانەت لە کۆریا کاتێک کە جێشی یابانی ژنانی کۆری لە کاتی داگیرکردنی کۆریا و لە کاتی جەنگەکەیە با بڵین بە سیستماتیککردنی بە کۆیلەی سێکچوالی یەکی لە فەرماندەکانی یابان دوای ئەوە کاتێک کە پرسیاری لەکەن لە ئینتەرویۆکە ئەڵێ ئەخر ئێمە سەربازەکانمان هیلاک بوون پێویستیان بە متعە بوو پێویستیان بەوە بوو کە ئێمە دڵیان خۆشکەین مرتاح بن ئەو ژنانەمان خستە خزمەتی ئەوانەوە کەواتە ئەمە باڕەمەکی نییە ئەمە ئەوە نییە بڵێ سەرباز تەوجیهە وەکو باسیشم کرد ئەو فکرەیە کەوا ژن مڵکی پیاوە منداڵ مڵکی پیاوە چی ڕێگە لە ئەو بڵین هەستە شەڕانگێزی ئەکرێ پرینسیب و عادەت و عورفی ناو کۆمەڵگەکە خۆیەتی بەڵام لە کاتی جەنگە هەمووی سفرە بێت مامۆستا تو دیقەت بە خەڵک قسە ناکات ئەوانش کە قوربانین قسە ناکەن بەس پێش ئەوە من شتێکم نخال بوو با بڵین ئەوەی کە لە ئەڵمانیا ڕوویدا هەر کەسێک جارێک دەست درێژی کراوە یا بۆ کردویان نەتە کۆیلەی جنسی یاخود ئیتر کەسێک مەسەلەن سەربازێک چەند بار سەربازێک دانێژیان لای خۆیان گلداوەتەوە بۆ مامەڵەی سێکسی لەگەڵ یاخود جارێک با بڵێن ئابری بۆ ئەو شتە لە پرۆسی دەستدرێژی کردنە سەر ژنانی ئەڵمان بە سیستماتیک بوو بەڵام کۆیلایەتی کەمتر کۆیلایەتی پێوە نەکرانی بڵێن و فرۆشتن کەسێک لەویا بێ مەسەن بۆ خۆی داگیرکای تر نەهێڵێت ئەوەش هەبووە بەڵام زیاتر ئەوە بۆ کە کاتێ چێک پۆینتیان داناوە لە بەرلین تەمان بەرلین دوا
بەرەی جەنگ بوو کە لە سا هەشتای بەرلینیان تەختی ئەرز کرد کە چوونە سەری بە تایبەتی ئەڵمان لایەن چوار هێزەوە چوار هێزی هاوپەیمانیەوە داگیرکرا بەڵام زیاتر فەزاعەتەکە لایەن جێیشی ڕوسیەوە ئەنجامدرا حتا من دراوسێکی خۆم لەوێ ژنێکی بە تەمەن ئەو کاتە بۆی گێڕامەوە تەمەنی 16 ساڵ بووە ئەیوت ئێمە ئەچوونە سەر هەر چێک پۆینتێک سەیتەرەیە کە دایانرابوو لە هەموو سەرچووکی کۆڵانی سوپای ڕوسی داینابوو لەوێ کە ئەیان بینین کچەکانیان جیا کردەوە گەنجەکان ئەیان بردنە شوێنێک و دەزیرژیان لێ کرد لەسەرکردن و ئەیان نادینەوە حتای من ئەوەی کە لە بیرم بێ حەڤە جار دەزیرێژیم لەسەر خۆیان بەڵێ بەڵام دایکی حتا هەوڵی یاوە شکلی بگۆڕێبی وەکو ژنێکی پیری لێ بکە من ئەمان نمونەیەکی بیرخستمەوە لەسەر ژنان و کچانی ئێزدی مەسەلەی بۆسنە و هەرزگۆڤین ئێمە ئەزانین بۆسنی و هەرزگۆڤین مسلمان بوون لە نەوە دووانە عادەتەن کولتوری مسلمانش کولتورێکی محافظەکارە بەس ئەوانش دەیان هەزار ژنیان لێ ئەوە کرا دەستدرێژی کرایە سەر کەچی لەگەڵەوەشە توانیان بێنە سەر شاشە هاوار بکەن دەنگی خۆیان بگێنن پێت وایەوە تەتەوەرێکی تازە بوو دەوری ئیعلام بوو چی بوو وای کرد بەڵێ لە دوای وەکوتم دەستدرێژی بەرفرانتین دەستدرێژی سێکچوالی کە لە ئەڵمانیا ڕوویدا ژنانی ئەڵمان نەیانتوانی ئەو کاتە قسە بکەن لە مناو یەکە قسەیان کرد بەڵام ڕاگەاندن نەبوو هەروەها ئەوان بەرەی دۆڕاو بوون بەڵام بۆ یەکەم جار کە ژنانی قوربانی بێنە سەر ستەیج و قسە بکەن ژنانی بۆسنی بوون بۆسنی و کروواتی کاتێ باسی دەستدرێژیەکانیان کرد زیاد لە 50,000 ژن دەستدرێژی کرایە سەر لایەن سوپای سڕبیەوە دوای ئەوەی کە نزیکی 8,000 زیاتر تاکو 10,000 گەنج و لاو و پیاوەکانیان کوشتن بەڵام دوای ئەوە ئەگەر باسی بکەین لەسەر ئاستی ئەوروپا ئەوان یەکەم کەس بوون هەستان و ئەمە لە دوای ئەوە نەتەوێ گرتووەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجا چۆنەڵی سەرنجیایە ئەم تاوانی کە لە ناو جینۆسایدا یاخود لە ناو جەنگەکاندا ئەنجامەدرێ پێشتر بایەخێکی ئەو تۆی پێ نەئەیە هەر بەشێک بوو لە جینۆسایت تەنانەت ئێمە ڕەخنەیەکی گەورەمانەیە لەسەر پێناسەی نەتەوێ گرتوەکان بۆ جینۆسایت کەوا کۆمەڵی قوربانەکان کۆمەڵی ڕەگەزیتیان نییە کە ژنانن دۆنە لێرە کاتێک داعش شەنگال داگیرەکات پیاوەکانە کوژێ ژنەکان نەکاتە کەنیزەک پێت وایە ئەمەش هەمان پرەنسیپی بەسرا چەسپێ بەو شێوەیە کە بێگومان ئێمە وەکوتم لە مێژووی جینۆسایدەکانی کووردا زۆربەی لەسەر جەستەی ژن ئەنجام دراوە بە تایبەتی لە جینۆسایدی شەنگالە ئەم دەستدرێژیانە گەیشتنە لوتکە و بە سیستەماتیک کران و بە شێوازێکی زۆر جیاواز ئێمە خۆتان نەزانن ئاشکرایە لای هەمووان کوردانی ئێزدی بە درێژایی مێژوو تاکو ئێستا ڕوبەڕووی ئەم جارەیان باڵن بۆتە 74 فەرمان بوونەتەوە فەرمان لای ئەوانواتە ئەمری کۆمەڵکوژی بەڵام ئەمەیان گەیشتە لوتکە زۆر بە سیستەماتیک کرا و کێشەکە ئەوەیە تایە کە تایە دوژمن یاخود تاوانبار بە شەرعی کرد بە پێی ئاینێکی کە 100,000 ملیۆنەها ئینسان پەیڕەوی ئەکەن و ئیمانیان پێ هەیە ئەم هات بەکاری هێنا وەکو کەڤەرێک بۆ دەستدرێژیەکانی و گەورەترین پرۆسەی فێمیساید ڕوویان لە دژی ژنان و کچانی ئێزدی تەنانەت گەیشتە ئەو لوتکەی کە چۆنەڵی تایە دەستکرا بە بیزنس بە تیجارەت بە کچەکان و کڕین و فرۆشتنەوە ئەمە لە مێژووی جینۆسایدەکان و فێمیسایدەکانە زۆر کەم بووە بە تایبەتی ئەمە ئەم کارێکی زۆر نامۆیە لە کۆمەڵگەی کوردی و ڕۆژهەڵاتی لەبەرەوە من ئەتوانم بڵێم ئێزیدیەکان تووشی گەورەترین و زۆرترین دەستدرێژی بوونەتەوە و دەبێت ئەم زنجیرەی دەستدرێژی ئەمان و بڵین ئەنفالیش هەڵبەتە دەستدرێژی بووە ئەوەی باسیەکەین مەسەڵەن ئەڵمانیا هەرزەگۆڤین بۆسنی هەرزەگۆڤین ئەوەیە کە ئەمان مامەڵەشیان پێوە کردن فرۆشتویانە و کڕیوانەوە لە ئەنفالیش کراوە چەنەها کچ و کەنی زەمان
یاخود کراونەتە کەنیزە و فرۆشراونەتەوە بە میسر و بە سعودی و بەس ئەو ئیسپات بووە ئەوە ئیسپاتێکی چێ ئێمە ئەوە نەم بابەتێکی هەستیارە ئەوە ناکە سوکارەکانیان برینارەکە بۆیە تۆزێ یعنی بەداخەوە ناتوانین زۆر بچین من خۆم ئەمەم کردووە بەڵێ من لە ساڵی 2006 لە بەرلین چوینە بەردەمی سەفارەتی میسری با بڵین خۆپیشاندانێکی گەورەمان کرد خۆپیشاندانێکی ئاشتی 18 گوڵی نێرگزم کڕی چکە ئەو ئەمری مخابراتی عێراقی 18 کچ بوون کە هاتبوو بە ناوەکانیانەوە کە فرۆشرابوون بە میسر وەکو کەنیزە 18 کچی کوردی مناڵم هێنا 18 نێرگزمیان و لە بەردەمی وە بەلافیتە و خۆشببختانە و کاتە کوردانی باکوور و ڕۆژئاوا و هەموو ڕۆژهڵات هەموو هاوکارمان بوون ئێمە زۆر بەمان ژن بووین لە یاوەستان دوای هاتنە هاوکاریان کردن چوینە لای سەفیری میسری قسەمان لەگەڵا کرد ئێمە بە پەیامی ئاشتیەوە چوینە لای و داوای چارەنووسیمان کردەوە بە ئەمرێکی هەموو نووسیمانەوە ئیمزامان کرد داوامان کرد بەڵام تاکو ئێستا وەڵامیان نەیانەوە تەنها بەزارێکی ئینکاریان لێ کرد لەسەر ژنانی ئەنفال تۆ خۆت مقابلەی کەست کردووە لەو ژنانی ئەنفال بەڵێ من لە 2005ەوە لە خزمەتی ژنانی ئەنفالام هەم شخصی خۆم وەکو هاوڕێک و دەستە خوشک من هەم وەکو توێژەرێک ئەو ژنانە بەڕاستی وەکو باسم کرد کاتی خۆی کە هاتنەوە لەبەر تیروتوانج و لەبەر حکمی کۆمەڵگە باسی هیچیان نەکرد ئێستاش باسی ناکەن ئێستا هەندێک لەو ژنە بەڕێزانە ئەڵێن تازە درەنگە پێت وایە ئەنفال ژنانی ئەنفال بە هەمان ڕێژە یا بە هەمان ژمارەی ژنانی یەزیدی دەست درێژیان کراوەتە سەر یاخود بەس قسە ناکەن یاخود ڕێژەکە فەرقەکە لەو بارەوە مەسەڵەن ژنانی یەزیدی ئەزانین گەیشتوتە هەزاران 10,000 یا چەند هزار وەکو ئەوی کە دیار نەی بزەوت ئایا ژنانی ئەنفالیش بۆشیەوەیە بوون یا کەمتر بوون بەداخەوە دکتۆر ناتوانم ئامارێکی تەواو بمێ چونکە ئەو شنگالمان هەیە بەڵێ ئێمە لە ئەنفالە ئەگەر باسی ڕێژە بکەین ئێمە چەند ڕێژە پێوەەر نییە بۆ پێناسی جینۆساید و بەڵێ ئێمە باز لە 182,000 کرێ بەڵام زیاترە و هەر خۆ یعنی بە منطق بیری لێ بکەیتەوە ئەگەر بۆن 152,000 کە باسکین یا 150,000 یا 100,000 لەمە چەندی ژن بوون چەندی گەنج بوون بۆن منە ئەجا تەسەور کە چی کراوە بەرامبەریان بەرامبەر بە وەکو جەنابە سامپڵێک وەرگرین 40,000 بێ 20,000 بێ چی کراوە بەرامبەریان و منداڵیش تەنانەت ئێمە گۆڕی بە کۆمەڵی منداڵمانەیە لە سەحراکانی جنوبی عێراق ئەجا من ئەوەی شنگال ویسم باسی بکەم بەردەوامە جینۆسایدەکەیان بە هەمان شێوە لەسەر جەستەی ژنەکان و مناڵەکان ئێستا ئێمە حاڵی حاضر زیاد لە 2,000 ژن و کچمان هەیە لە کەمپی هۆل لە سووریا کە لەوێ ماونەتەوە لە نێوان دوو بڕیاری سەختان بگەڕێنەوە بۆ ناو ئێزیدیەکان ئەبێ منداڵانی کە لە ئەنجامی دەستدرێژی یاخود حتا هاوسەرگیری بەو شێوەی داعش خۆی کە ئەنجامیەوە لەگەڵیانە بەجیان بێڵن مناڵەکان و بگەڕێنەوە ئەو کاتە کۆمیونیتی ئێزیدی وەریانەگرێتەوە چونکە کۆمەڵگەی ئێزیدی ئەو کچانە وەرناگرنەوە ئەگەر مناڵێکیان پێبێت چکە منداڵ بە دایک و باوک ئەبێ بە ئێزیدی لەوێ نەک بە دایک و باوک ئەبێ هەموو ئەو کەسە دایک و باوکی ئێزدی بن ئەنجا هەرو کێشەیە نیە قانونی عێراقیش مناڵ تابعی باوکە ئەوش کێشەیە بەڵێ بە هەمان شێوە مسلمانە نابێت بێتە ئێزیدی و وەری ناگرنەوە ئێستا ئەو هەندێکیان بەجیان هێشتۆ بەڵام لەژێر چون تووشی تراما بوون ناتوانن بژین بە ئەوانە دایکن پێش هەموو شتێ بەڵام چی بکەن بۆ ئەوەی وەرگیرێنەوە هەندێکیشان لەوێ ماونەتەوە چۆنەڵی ئەمە درێژە پێدانی جینۆسایدە لەسەر جەستەی ژنان و کچان مامەستا ئەمە هاتوونێتە کۆتایی بەرنامەکە دواوشت بۆ بەرنامەکە بەڵێ من ئەتوانم بڵێم کۆمەڵگە ئەتوانێ بەرەنگاری نایەکسانی بە دەرەجەیەکەم نێوان ژن و پیاو ببێتەوە کە ئەمە بۆتە بەردی بناغا بۆ ئەنجامدانی ئەم جۆرە تاوانانە چونکە ئەشبێ لەوە تێبگەین کۆمەڵگەکە کەوا هیچ مبەرێک نییە هیچ پاکانەیەک نییە بۆ دەستدێرێژی لەسەر ژنان و کچان لە کاتی جەنگ و لە کاتی ئاشتیدا مامۆستا ڕۆشنە ماندوومان کردی
سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز مامۆستا ڕۆشنان جەمال تا بەرنمەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.